لەبەر ئەوەی کە ئەو تاتە تەوزیعی مەرکەزی هەبوو ئاداب تەرخان کرابوو بۆ مامۆستایەتی. تەمان کاری مامۆستایەتیش کارێکی پیرۆزە بۆچی لەبەرەوەی ئەتوانین کە ئێمە جیلێکی ڕۆشنبیر پێ بگەێنین بۆ خۆشمان و بۆ نیشتیمانەکەشمان و بۆ نەتەوەکەشمان. و کاری مامۆستایەتیش کارێکە تەبان ئەرکێکی زۆر پیرۆزی ئەکەوێتە سەرشان ئەشتوانی لەگەڵ کاری مامۆستایەتی یا کاری ڕۆژانەی ناوماڵ بەڕێ بکات. بۆچی؟ چونکە لە خوێن هەموو مامۆستایەک مافی ئەوەیە کە لە 4 سەعات کەمتر یان زیاتر لە مەکتەبا بمێنێتەوە. ئەو 2 سەعاتەی کە ئەمێنێتەوە مەسەن تۆ ئەچیتە دەوائیرەکان لە 8ەوە تاوەکو سەعات 3 تا 2 کار ئەکەن. ناژڵێم خۆ ئەوانیش درێخیەکەن لە کاری سەرشانی خێزانی و دەوائیرەکانیشە، بەڵکو ئەوانیش بە پێچەوانەوە هیلاگە بن. بەڵام ئەوەی هەیە ماوەی مانەوە لە خوێندنگاکانە بۆ مامۆستا کەمە، ئەو پەڕی بگاتە 4 سەعات و نیم. بێگومان ئەمە یەکسەر ئەمان باتەوە سەر وێنە کۆمەڵایەتیەکە. وێنێکی کۆمەڵایەتی هەیە بۆ ژندانراوە کە ئەبێ ڕۆڵی ژنێتی خۆی ببینێ، ڕۆڵی دایکایەتی خۆی ببینێ. بۆ یەکاتە تۆ بیر لە زانکۆکەیتەوە یعنی کارێکی زیاتر، یعنی ماوەی زیاتر، یعنی شەونخوونی زیاتر. ئەو هەموو کار و شەونخوونیە لەسەر ژنەکە ماوە، بەرامبەر ئەوە تۆ کە ئەچیتە ژیانی وەزیفیەوە ئەبێ ئەرکەکانی وەزیفەش جێبەجێکەی، یعنی تۆ لە کەوتە 2 ململانێ لەگەڵ خۆتە. یەکێکیان ئەوەیە لە شوێنی کارەکەتە ناتێ پێ بڵێن کەم و کورتی هەیە، خراپە، لە هاوڕەکانە خراپتری، لە هاوڕێ پیاوەکانە خراپتری، بۆیە بە بەردەوامی ئەبێت تۆ کار زیاتر پێی بۆی لەوان خراپتر دەرنەکەوی. لە لایەکی کەشەوە ئەکەویتە ململانێ ئایا تۆ دایکێکی باشی، ئایا تۆ ژنێکی نمونەیە، یا ژنێکی هەموو کاتەکانی خۆت بۆ دەرەوە و بۆ کارەکەتە و سەرماڵ و مناڵەکەت ناپەرژێ، ینی بە زۆر سادەی ئەمەیە. بۆیە کە ئێمە ئەو ئەدەبیاتانە ئەخوێنینەوە کە لەسەر ئەم بابەتیان نووسیوە قسە لەسەرەواکەن. بەشیەکی زۆری ژنان کە ناتوان بچنە ئەو کار و وەزیفانەی کە کاتی زۆریان ئەوێ، کە شەونخوونی زۆریان ئەوێ، لەبەر ئەوەیە کە ئەبێ باڵانس ڕاگرێ لە نێوان وەزیفەکەی لەگەڵ لە نێوان ئەرکی ماڵەوە. چونکە تا ئێستا وێنە کۆمەڵایەتەکە هەموو ئەو ئەرکانە لە ژنەکە داواکە، لە دایکەکە داواکە، مناڵ بەخێوکردنەکە، ماڵپاکردنەوەکە، جلشتن، هەموو ئەو ئەرکانەی کە پێشتر لە قۆناغی پێشترات ئەرکی دایکایەتی بووە، تا ئێستش بەشی هەر زۆری ژنان ئەوە ئەکەن.